ئەمڕۆ ڕۆژی گیانی دەروندروستیە کاماژە نیشانکردنی ئەم ڕۆژە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئەگەر کێشەیەکی دەرونیان هەبێت سەردانی پزیشک بکەن واروەها ڕێنماییەکان بۆ ئەو کەسانی کە گرفتێکی دەرونیان هەیە چی دەبێت. جا باس لە ئامارە گیانیەکان دەکەین و هاوکاتیش توێژنەوەیەک تایبەت بەوەی کە ئەو هاوڵاتیانی گرفتێکی دەرونیان دەبێت تا چەند سەردانی پزیشک دەکەن و ڕێمایەکان چی دەبێت بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان کاتێککە هەست دەکەن حاڵەتێکی دەرونی ناخۆش پێیاندا دەپەڕێت سەردانی دکتۆر دەکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەچن سەردانی شێخ و مەلا دەکەن. ئەمە لە توێژینەوەیەکدا وەڵام دەدێتەوە کە زۆر بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی پسپۆری نەخۆشی دەرونیەکان ئەم توێژینەوەی ئەنجامدا و ئێستا ڕاستەخۆ لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سپاس. بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە ئامانجی دەستنیشانکردنی ڕۆژی جیهانی دەروندروستی بکەین ئەماش دەستنیشانکردنی ئەم ڕۆژە بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی بێگومان زۆربەی زۆری نەخۆشیەکان یان بۆنە کۆمەڵایەتەکان یان ئەو بۆنانی کە پەیوەندی بەلایانی دەرونی یان تەندروستی یان جستەوە هەبێت لەسەر سەرجانە ڕۆژێکی بۆ دیارەکرێ بۆی لەو ڕۆژە خەڵکی وشار بکرێتەوە سەبارەت بەم بابەتە وەکو چۆن ڕۆژێکی دیاری کراوهەیە بۆ نەخۆشەکانی دڵ بۆ نەخۆشی ئۆتیزم بۆ نەخۆشی شەرپەنجە بۆ ڕۆژی ژینگە بۆ ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی لە ساڵی 92وانێ هەموو ساڵێ ڕێکخراوی تەندروستی جیهانی دەیدانەوە بە ڕۆژی وشارکردنەوەی دەرونی. بەڵام خۆی لە ڕاستی ئەم ڕۆژە تەنها بۆ وشارکردنەوە نییە. زوبەی وڵاتان لەم ڕۆژە دروشمێکیان هەیە بۆ تەندروستی دەرونی هەوڵێن بۆ ساڵی ئایندا ئەو دروشمە جێبەجێ بکەن تا بۆ نمونەڵی تا ساڵی ئایندا هەوڵێن خزمەتگوزاری تەندروستی دەرونی باشکەین هەوڵێن وشاری دەرونی چاکەین. گرتوەکان بۆم ساڵ چیە دکتۆر؟ بۆ ئەم ساڵێ دەروندروستیەکێکە لە مافە سەرەتایەکانی هەموو تاکێک نەک شتێک پێ ببەخشرێ واتە ئەرکی هەموو دەستگاکانە کە بتوانێت ژینگەیەکی ئارام دەرونیی ئارام بۆ تاکەکان دابین بکات ئەڵێ بەشێکە لە مافەکانی مرۆڤ لە مافە بنەڕەتیەکان نەکەمە ئیمتیازێ بێ واتە بەخشینێ بێ کەسێ بیا بە کەسێکی تر ئەگەر بێت و کەسێ لە ژینگەیەکە لە وڵاتێکا بژی دەروندروستێکی ئارامی بۆ دابین نەکرێت لە ژینگەی کارەکەی لە ماڵەکەی بە پێی ڕێنووسین ئەو کەسە بڵێن ئەو ڕێکخراوە ئەو شوێنە کەیشی تیاکەی ئەو وڵاتی کە تیاژیت بە پرسدا ئەنرێ کە ئیهمالی تیا کردو. بەڵام کە تۆ ئەم دروشمەدانەی بێگومانە بێ وەزارەتی تەندروستی تیمێکی کار و پلانی هەبێ کە ئایا چۆنەمە ئەتوانی تەندروستی دەرونی لەم ساڵە لە پار باشتر بێ پار لە ساڵێککە باشتر بێ. بەڵام ئەوی کە من بزانم و ئاگادار بم نە لە عێراق و نە لە کوردستانیشان تیمێکی وان نییە بڵێ خەریکی ئەم هۆشیارە بێت تا ساڵێک کەڵێ لەم ساڵە من ئەم بەرنامەیەم داناوە 1 2 3 4 5 خاڵانە ئەەکەم ساڵێکە گەشتە 9 ڕۆژێ پێش بڵێ ئەمە لەم 5 خاڵی کە دامان نابوو توانیمان سێ بە جێ بکەین دوانمان جێبەجێ نەکرد یان بڵێ هەر پێنجیمان کرد. باشە دکتۆر هۆکاری ئەم نەبوونە چییە؟ نەکرد لە تەندروستی لەسەر جەم وەزارەتەکانی کەشە شتێکەکەی نابەشی پلاندانان و بەدواداچوون بێ شت زۆرە کە دای بنی بەڵام ئەگەر دەستێکی بەدواداچوون نەبوو کارەکان جێبەجێ ناکرێت سەرڕەنگە بەشێکی زۆرێمە دێها یاسامان هەیە بەڵام بەدواداچوونی یاساکان نییە. لە بواری دەرونیشا بە هەمان شێوە ئێمە کۆمەڵشتی گرنگمان هەیە کۆمەڵە دروشمان تا تەنات ئێمە یاسامان هەیە لەسەر تەندروستی دەرونی ئەم یاسا ئەوە بڵێن مانگیدا خستەخانەی دەرونی هەبووە لە هەر سێ شارێکی کوردستانە بۆ ئەوانەی کەەوە ئالوودەی مادی هۆشبەرن بەڵام تاسەلی شارێکیانی و کە کاتەکەشی تێپڕی بە 3 ساڵ پێستە بڕیادراوە کە ئەمە بکرێت ئەوە کاتەکەی تێپڕی تیشی نەکراوە چکە بۆ دەرکردنی بڕیارەکان کارێکی زۆر قورس نییە بەڵام ئەو بڕیاری کە دەرێکی جێبەجێکردنیەتی بۆ نمونە ئێمە 15 ساڵ پێش ئێستا بڕیادراوە جگەری کێشان لە شوێنە گشتەکانە قەدەغا بێ وەکو بڕیارە دەرچوو بەڵام تا ئێستا میکانیزمێکی چۆن بە دوای ئەم کارەیە بچی کە جگەری کێشان قەدەغا بکەیت ئایا لە ڕووی شاریەوەیەکی چ دەستگیان پارێ وەرەگرێت کێ سزا بدرێت لە شوێنێکا گونجاو گونجاو نییە بێ لە وڵاتی ئێمە بڕێکی زۆر یاسا هەیە بەڵام گرفتێ بە دوواداچوونیە چکە و کەسێک کە بڕیارەکە دەرەکە دوایەکێت سەر میکانیزمی جێبەجێکردن ئەو نە سەرچاوی مرۆیی سەرچاوی دارایی نیە بە دوواداچوونەکان بکە. باشە دکتۆر ئامارەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر لە سەرتا لە جیهانەوە باسی بکەین دوجار لە هەرێمی کوردستانە چیمان پێدەڵێن دەبێت با دەروندروستی بەپێی تازەترین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لەم کاتێک کە من و تۆ قسە ئەکەین لەسەر زەویە کە نزیکی 8 ملیار مرۆڤ شتێ زیاتر شتێک کەمتر هەیە 1 ملیاری پەشێوی دەرونی هەیە واتە لەم هۆش کەسێک ئەگەر ئەم ملیارە تۆزی ورتری بکەینەوانێ زیاتر لە 300 میلیۆن کەسێ کە حاڵەتی دڵ ڕابکێ هەیە واتە هەتاڵی قەڵقی هەیە زیاتر لە 280 میلیۆن کەسێ حاڵەتی خەمۆکی هەیە زیاتر لە 40 میلیۆن کەسێک کە حاڵەتی پەشێوی دووجەمسەری هەیە زیاتر لە 70 میلیۆن کەسێک کە گرفتەکانی خەوی هەیە 35 میلیۆن کەسێ ئالوودەبووی مادی هۆشبەر 14 میلیۆن کەسێک گرفتی خواردنی هەیە
چ ئەوەی کەوا بەشێکی زۆر خواتیانەوەی کە کەم خوات خۆی پێ کۆنتترۆل کە هۆکارەکەی دەرونی بێت واتە گرفتی خواردنەکان لەو ڕۆژێ زیاتر لە 4 ملیۆن بەڵام ئەمی کە باسەکەنەوەی کەوا بە پێناسەی دەرونی دانرێ بە نەخۆشیی دەرونی نەک بڵێ کەسێک قەڵەو بێت یان زەعیف بێت لە هەمان کاتە زیاتر لە 24 ملیۆن کەس حاڵەتی شیزۆفرینیان هەیە زیاتر لە 5 ملیۆن کەس حاڵەتی زەبری پاش فشاریان هەیە و ساڵانش نزیکی 800,000 بۆ ملیۆنی کەس خۆی کوژێ کە نزیکی لە ساش تا بەرەو ژووری ئەمانە گرفتاری حاڵەتێکی دەرونی بۆی ئەم سەرژمێرە پێتەڵێ کە تۆ لەوانی دەوروبەرتە ئەبێ هەمیشە تێبینی ئەوە بکەیت لە کۆڵانەکە تا لە شوێنی ئیشەکەتە هاوپیشەکان تا لەو شوێنێکە هەیت نەکەسێک کەسانێکی زۆر هەن کە حاڵەتی دەرونیان هەیە هەندێک جار ئەمانە خۆیان بەخۆیان نەزان کە نەخۆشن سەردانی پزیشکەکان هەندێک جار خۆی نازانێت دەوروبەرەکەی پێ ئەزانێت بۆ ڕەنگە سەر تۆ خۆت ئەگەر بێنیتە بەر 40-50 هاوڕێی خۆت بێنیت ئەستەمە ئەم 50 هەر 50 تەندروست بێ چکە بۆ ئەم 50 ئەبێ لایەنی کەم 4 بۆ 5 کەسی حاڵەتێکی دەرونی هەبێت چکە پێ دەستدروستی جیهانی 1/8 واتە نزیکی لە 12.5 کە لە هەموو 100 کەس 12 کەسنی و لەم کاتەیە بەڵام ئەگەر بە شێوەی هەموو تەمەن وەریگری لە 150 خەڵکی لە ماوەی تەمەنیا حاڵەتێکی دەرونی تووشە بێ واتە لە 8 ملیارە تاگا کۆتایی تەمەنی 4 ملیار ئەگەر توژبوو بە نەخۆشی دەرونی لە 150 بەڵام تێپەڕێن چکە من نامێنێتەوە لە تاکا کەسێک کە خەمۆکیەگرێ ماوەیەکی دیاریکراوە ئەڕوا کەسێک کە دڵ ڕاوکیەگرێ لە 180 لە ماوەی 4 بۆ 6 مانگە چاکە بێت کەسێک کە حاڵەتێکی فۆبیای هەیە ئەمانە شتێک لە بەردەوام پێ بمێنێ چەند حاڵەتێکی کەمەیە کە درێژخانە بێ ڕەنگە سەدەها و هەزارە کەسمانێ پێشتر حاڵەتی دەرونی هەبوو کەسێکی تەندروست باشە دکتۆر وەک باسی دەکەیت تاکان تووشی حاڵەتی دەرونی دەبن و دوایی تێدەپەڕێنن ڕەنگە ئەمە هۆکار بێت دەبڵێ من ئەم فترێ خەمۆکەم ئەم فترێ فۆبیام هەیە و تێ ئەپەڕێنم سەردانی دکتۆر ناکات ئەمە دروستە ئەمە نادروستەکەی لە چێە بەڵێ هەندێ نەخۆشە لە هەندێک حاڵەتە سەردانیش نەکاشە خۆی بتوانێت چاک بێتەوانێت بۆ نمونە خەمۆکیێکی سادە یان خەمۆکی ئاسان پێویستی بە سەردانی پزیشک نییە تەنها بەوەی دەوروبەرەکەی بڕێ هاوکاری بکەن بڕێ پاڵپشتی بکەن ئەم کەسە چاکە بێتەوە بەڵام خەمۆکی مام ناوەند و تونند ئەگەر سەردان نەکەی ڕۆژ بە ڕۆژ لێت قورسترەکە چانسی چاکبوونەوەی خۆتت نییە زیاتر نیشانەکان قورسترێ بێ دوای وات لێ کاری ڕۆژانەت پێ ناکرێت کاری ماڵت پێ ناکرێت توانێت چوونە دەروت نابێت تاگێت ئاسی بیری خۆکوشتن باشە دکتۆر چۆن شیزۆفرینیا نەخۆشیەکە خۆت ناتوانین خۆت چارەسەرکەش ئیلا ئەبێت و ئەم کەسە دەرمانی بۆ بەکاربێن و سەردان بکە بەڵام کەسێت ترسێکی تایبەتەوە کەسێک لە مشکە ترسێ لە کولە ئەترسێ ئەمە هەر بە نەخۆشی دەرونی دائەنرێ ئەم کەسە زۆر جارمە کار ناکاتە سەرژیانی ڕەنگە لە شوێنە کابژی ئەم گیاندارە هەر نەبینێ بەڵام گەر کەسێ بێ لەو شوێنە ئیش بکە ئەم شتەی تیابێ بێگومان ئەم کەسم کاروای لەکە نەچێتە سەر ئیشەکەی لە کارەکەی دوا بکەیت لەم کاتەیە چارەسەریە زۆر جار خودی نیشانەکە و شوێنی کارەکەی تۆ بڕیاریان پێویست بەوە بێ سەردان کیان باشە دکتۆر هەڵبەتان پرسیاری بەشێکی زۆر لە هاوڵاتیشە چۆن بزانێت حاڵەتەکەی توندە و چۆن بزانێت کە حاڵەتەکەی ئاسان و تێپەڕێنێ ئێمەڵین هەچ کاتێ نەخۆشی دەرونی کاری کردە سەر ژیانی پیشەی و کۆمەڵایەتیت پێویستە کاتۆ مشوری بخۆیت ژیانی پیشەی بۆ نمونە تۆ بێژەرێکیت ئەگەر هەندێک نیشان تۆ وا لە تۆ بکە نەتوانی کارەکەت بە سەرکەوتووی بکەیت یان ئەگەر کارەکە شکرد لە ڕووی کۆمەڵات و تووشی دابڕان و گۆشەگیری بووی کەواتە پێویستە کاتەوە ئیتر مەرج نییە دکتۆر سەردانی توێژەرێکی سەردانی چارەسازێکی سەردانی کەسێکی کە شارەزابێ هەندێک ڕێنمایی باتێ بەڵام ئەگەر تۆ نیشانەکەت تەنها بڵێ 2 ڕۆژە خەوم لێ ناکرد ئەم پێویستی بە دکتۆر نیە سەردان بکەیت بڵێ وەڵا شتێکە بۆ لە ماڵە کێشەیەکە بۆ 1-2 ڕۆژ تۆزێ بە تااقەتم ئەمە گرفتینە فەحسە بدۆم ناڵکەت فاس کردو ئەنجامەکەی زۆر بەدڵست نەبوو حتمما و کودایکی ئەشێ تا 2-3 ڕۆژ تۆزێ بە تااقەت ببیت ئەمانە دکتۆری نیە بەڵام کەسێکە دکتۆر 10 ڕۆژە ناخۆ ماوەی مانگێکە هەر دڵم تەنگە ئیشی ماڵەکەم پێ ناکرێت بەیەخنیان بخۆ کاتێ ماوەکەی گەشت ئەوەی کە ناوی نەخۆشی بێت کە بۆ زۆربەی نەخۆشەکان کاتەکەی دیاری کراوە بۆ خەمۆکی بڵێن 2 هەفتە بەرەو ژوورە بەڵام کەس بڵێت 4 ڕۆژە دڵم تەنگە هیچی ناوێت بەڵام بڵێ 3 هەفتێ من وا دڵم تەنگە تااقەتی بەیەخدانە بە خۆم نییە زۆر خۆم ناگۆڕم ئیشی ماڵەکەم پێ ناکرێت زۆر تااقەتی چوونی ئیشەکەم نیە جاگەر فەرمانبەرێکە مامۆستایە کەچ کەسێکە ئیشەکەم پێ ناکرێت پەیوەندی کۆمەڵاتیم کەم بۆ تەوانێت کەسێکە نیشانەکان کارەکە سەر ژیانی پیشەی جا ئەو پیشێن خانمێکی ماڵە مامۆستایە کە فەرمانبەرێکە یان کار کاتە سەر ژیانی کۆمەڵایەتیەکەی ئەم کەسە لەو کاتێ پێویستەکە سەردان بکە دکتۆر بابەتێکی تر کە هەر توێژنەوەی کە خۆت ئەنجام داوە کاتێک هاوڵاتی کەس دەکات کێشەیەکی دەرون دروستی هەیە و بارودۆخی باش نییە پشێویەکی هەیە بەپی ئەو توێژینەوە گەیشتویتە چ نەتیجەیەک ئایا سەردانی پزیشک دەکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان سەردانی مەلا و شێخ و ئەوە دەکەن بۆ ئەوەی گرفتە دەرونیەکەیان بۆ چارەسەر بکە ئەم توێژینی کە من کردو ماوەی 3 ساڵی پێچوە لە ساڵی 2019 هەتاوەکو کۆتایی 2022
طبعا وڵامیش تا بڵاو نەکراوەتەوە بە نێزمی شڵا بۆ ئەمسا بڵاوی بکەینەوە. ئەم توێژینەوە لەسەر 2000 کەس کراوە کە سەردانی کلینیکی منیان کردووە. بەو جۆرە داماناوە 1000 کەسی خانم بێ ڕەگەزی مەی نەبێ 1000 کەسیشی پیاو بێت کە تەمەنیان 18 ساڵ و بەرەو ژوور بێت هەتا تەمەنی نزیکی 65 ساڵی تێ بەڵام خوار 18 ساڵ کات بێت نەماخسوتە ناو توێژینەکەوانێ. ئەم 2000 کەسە پرسیارەکانیان بردووە لە نزیکی 30 بۆ 35 پرسیار. بەڵام ئەوەیە کەوا گرنگە لە بەنامی ئەم ڕێ باس کە هەندێکی ڕەنگ هەندێک داتای ورتر بێ لە شوێنی ترا سوودی لێ ببیندێ. ئەوەی کەوا هەیە تێبینیمان کردووە یەکەم جار هاوڵاتێک کە نەخۆشەکەوێ لە کوردستانە لە سا 28 هاوڵاتیان سەردانی کەسێکن کە بە ناوی ئاینە و چارەسەرەکات. بەڵام لە سا 72 یەکەم جار سەردانی پزیشکەکە. ئەمە بەنسبەت منەوە شتێکی دڵخۆشکەرێ کە نزیکی 3 لە سەر 4 خەڵکی متمانەی زیاتر بە پزیشکەکان بێ وەکوبێن بە کەسێک بێ کە بە ناوی ئاینە و چارەسەر بکە. ئەمە وەکو خاڵ یەکەمیان. دووهەمیان کە تەمان بۆ ڕەگەزی مێینە بۆ ڕەگەزی نێرینە ڕێژەکە باشتریشە. لە سا 37 خەڵکی یەکەم جار چوتە لای شێخ و مەلا لە سا 73 یەکەم جار سەردانی دکتۆری کردووە کە نزیکە لە 10 کەس 8 کەسی متمانی بە دکتۆر زیاتر بێ. ئەمە ئاماژەکی دڵخۆشکەرێ. بەڵام ئەگەر بڵێ ئەمانە چەند جار چوون ئەتوانم بڵێم لە سا 36 ئەوانەی کەن لای دکتۆری دەرونی سەردانی شێخ و مەلاشەکەن. بەڵام لە سا 64 تری ئەمێنێتەوە کە سەردانی هەردووکیان کردووە. بە وەکو سەرژمێرێکە ڕێژەی چوون بۆ لای کەسانی ئاینی وەکو یەکەم جار کەمتر لە بزیبنزی یەک لە سەر سێ کا بڵێن یەک کەس چوو بێ سێ کەس لای دکتۆرەکە. بەڵام تا ئێستش کەسانێکی ترن کە باشکا پێن کەسانێکی جادوکەریان سحرباز چڵین ئیشەکەی دیارە لە پیجێکادانێ باشکرا دەرێنی کەمە کەسێکی سحربازە بەداخەوە تا ئێستش لە سا 11 خانمان سەردانی و کەسانیان کردووە لە سا 4 پیاوانیش ڕۆشتون. بێگومان بەحسەکە لە بەری زۆر دوور و درێژە هی کەشی تیا بڵێن کە چوتە لای دکتۆر چوتە لای مامۆستای ئاینیش یعنی سەردانی هەردووکی کردووە. بەڵام لێرە باسم کە یەکەم جار چۆتە لای کێ. بەڵام دواتری کەوا سەردانی شێخ و مەلا کردووە لە سا 36 چۆ لای هەردووکی چۆ لای دکتۆر و دوای چۆ لای شێخ و مەلا. ئەوانەی کەوا سوودیان بینیوە تەمان لە پیان لە پرسیات سوودت بینیوە کە چوو لای کەسێک بە ناوی ئاینەوە لە سا 8 خانمان ئەڵێ بەڵێ سوودم بینیوە بۆ ماوەی چەند مانگە باشتر بوو. بەڵام دواتر لێ هەڵاومەتەوانێت پیاوان لە سا 6 و نیویان واتە لە 200 کەس 11 کەس لێ سوود بینیوە ئەوی کە سوودی نێ دواتر سەردانی پزیشکی کردووە. ئەمانەی کەوا ڕۆشتون نزیکی لە سا 75 خانمان 5 جار کەمتر ڕۆشتۆ بۆ لای مامۆستایەکی ئاینی. بەڵام لە سا 25 5 جار زیاتر ڕۆشتۆ 5 جار ڕۆشتووە. لە پیاوانە نزیکی لە سا 84 5 جار کەمتر ڕۆشتووە. بەڵام لە سا 16 5 جار زیاتر ڕۆشتووە. ئەم داتانە هەریەکە لەمانە طبعاً بە پاورپۆینت تێدا بنێت هەریەکێکان شەرحکردنێکی زۆریەوێ کە باس لە گۆڕانکاری کۆمەڵگەی ئێمەکە بەرەو چ ئاڕاستی ئەڕوا. ئەوەی کەوا دڵخۆشە تەمانە و داتانی کە وەرم گوتۆ بڵێن ساڵەکانش بڵێن جیام کردو لە ساڵی 2009 تا چەند کەس وەرگیراوە 20 بۆ 20 ڕێی 90 و 20 کە وەرگیراوە. ئەو داتانی کەوا وەرگیراوە دڵخۆشیەکەی ئەوەیە لە ساڵەکانی دواترە هەی لەماوەی ئەو 2-3 ساڵە هەستەکەی گۆڕانکایی لە داتاکانە هەیە بە ئاڕاستەی بەرزبوونی و شاری تاکەکان. ئەمەش بێگومان ڕاگەیاندن ڕۆڵێکی باشی تیا هەیە لە هەمان کاتە ڕاگەیاندنیشی ڕۆڵی نەرێنی هەبووە. بەڵام ئەوی دڵخۆشکەرێ ڕۆڵە پۆزەتیفەکە ڕۆڵە ئەرێنەکە باشتر بۆ لە ڕاگەیاندنا ئەوەش دەرەخەکە و کۆمەڵگەمە بەرەو باشتر ڕەوانێک بەرەو خراپتر. ئەم لە توێژینەکە تەمان کۆمەڵی داتایی ترێک کە پێویست ناکە بچینە سەری بە دوور درێژی چەندیان جگەرە کێشن چەندێ مادەوەژۆر بەکارێنێ چەندێک لەمانە بڵێن چەندێ بڕێ پارەیەوە لە 50,000 کەمتر تا 100 تا 500 تاوکو 15 وەرەقە بەرەوژۆر ڕۆشتووە هەرێکی و چەندێک پارەیە. دەمێ ئەوە بپرسم کاتێکە ئەم داتایانە دووەرگرتووە گەیشتنیتە ئەو نەتیجەیە ئەو پرسیاری کە لە نەخۆشەکان کراوە ئەوانەی کە سەردانی شێخ و مەلا دەکەن و ئەوانیش کە سەردانی پزیشک دەکەن هۆکاری سەردانیکردنیان بۆ لای شێخ و مەلا چی بووە؟ بەشێکی زۆری ئەمانە کە براون بڵێن لە داتەکانە کە تایەتین بەشێکی باشی ئەمانە نزیکی لە سا 42یان بە ڕەزامەندی خۆیان نەڕۆشتون واتە کەسێکی تری خێزانەکە بە زۆر بردوونی بڵێن کچێکە باوکی بردوێتی خانمێکی مێردەکەی بە زۆر بردوێتی لە سا 42یان خۆیان نەڕۆشتون بەڵکو کەسێ بردوونی لە سا 58 خۆی ڕازی بۆ کە بچێت. بەشێکی باش ئەمانە کە ڕۆشتون حاڵەتی هیستریان هەبووە بڵێن ناکاوڵێت چاوێکم نابینێ دەستێکم جوڵە ناکە لە هۆش خۆمە چم بەڵام تەبعا ئەمەم کەس حاڵەتی هیستریا هەیە حاڵەتی بورانەوەی دەرونیە ئەمە هەموو کەسەوەی بکار چارەسەرە بێ. بەشێکی تریان حاڵەتی خەمۆکیە بە کۆکارگەی گرفتی خێزانی بووە
واتە لە ماڵام کەسە نیانزانێت چۆن مامەڵی لەگەڵا بکەن ڕێزی لێنی گیرەوە کۆمەرۆ بێ گوێ لێنی گرە وەڵام چەسانی و بەرامبەر کراوە کە کۆمەڵی نیشانی تیا دەرکەوتووە هاتوون لە بروی نیشانەکان و گرفتەکە چارەسەر بکەن هاتوون دیاوێتە پاڵ خانمەکەوڵە ئەم نەخۆشە بۆی ئەمەی هەیە بەڵام نەهاتوێن هۆکاری نەخۆشی ئەم کەسە ئەوێ کە لە ماڵا بۆ کۆمەرۆڤی تەندروست مامەڵی لەگەڵا ناکرێ بۆی لەبەرە بەشی کتریشان کە ڕۆشتون بۆ حاڵەتی خەمۆکیان دڵ ڕاوکێەوە بەشی کتریان بێتە لە حاڵی وەسواسی کە واتێ گەشتەکەم وەسوەسیە پەیوەندی بە دینەوە هەیە وەسوەسەی شەیتانە بەشێکی زۆری بۆ ناوڕۆشتون ئەم سێ گروپە گروپی شیزۆفرینیا ڕۆشتون بەڵام بەشێکی زۆری لە جەلسەی دۆمیان سێم کشاوەتەوە چکە سەر زانوتی چارەسەر نابێ چکە لە بەری شیزۆفرین حاڵەتی زۆر تونندە کەسەکە ناتوانێت سەبەر بگرێ مانگە دوو مانگ سێ مانگ می لە ماوەی مانگێکا چەند شوێنێک سەردانەکات چ بۆ لای کەسان کە بەنێ ئاین و ئیشەکەن یان بۆ لای پزیشکەکان بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر سپاس بۆ دکتۆرە فرام محەممەد پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان دووبارە سپاس بۆ بەڕێستان کە میوانی بەیانی کورس ساردنیست.